بەنیارەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان گەیشتمە لاپەڕە 13. لاپەڕە 13 ئەمن شیکاری ئەو ڕاهێنانە ناکەم. لێرە تەنیا ئەو خشتەیە زۆر گرنگە، هەرچەندە زۆریش ئاسان نییە تێگەیشتنی، بەڵام هیچ نەبی بزانین کامە لە کامە گەورەترە. لێرەوە گەورەکەیان لە لای چەپنووسە هەتا دێ بەدا کەم دەبیتەوە هەتا دەگەینە میلی، کە کیلۆ بەدە گەورەترە لە هێکتۆ، هێکتۆ بەدە گەورەترە لە دێکا، و دێکا بەدە گەورەترە لە یەکەواتە مەتر، گرام، لیتر هەرچبی یەکەکە. پاشان گەورەترە بەدە لە دەسی و سەنتی و ملی لە هەمویان گچکەترە لەو خشتەیە. بێگومان شتی گەورەتریش هەیە لە کیلۆ و بچووکتریش هەیە لە میلی، بەڵام جارێ هەر ئەوەندەی بەکاردێنین لەو وانەیە. ئەوجە پاشان گۆڕین، کودەی گۆڕین لە مەتر بۆ وێنە بۆ دەسیمەتر و سانتیمەتر و کیلۆمەتر. بۆ گۆڕین بۆ یەکەیەکی بچووکتر ئەژمێرکردنی جاران یان کەڕەت بەکاردێنین. ئەگەر بیگۆڕین بۆ یەکەیەکی گەورەتر دابەشکردن، ئەوەش زۆر گرنگە بزانین. ئەمن لێرە هەوڵ دەدەم لاپەڕە 13ی بە جۆرەک لێرە ڕوون کەمەوە. لاوانەی ڕابردووش باسی مەترم کرد کە هەمویان مەترن لێرە وەکو دەبینین، بەڵام پێشکۆیەکی پێوە دەلکێنین، واتە وشەیەک بە مەترەوە دەنووسێنین کە بۆ وێنە کیلۆ، کە بە هەزار جار گەورەترە لە مەتر، مەتریش بە 10 جار گەورەترە لە دەسیمەتر، دەسیمەتر بە 10 جار گەورەترە لە سانتیمەتر، سانتیمەتر بە 10 جار گەورەترە لە میلیمەتر. ئەگەر ئەمن مەترم هەبوو دەمەوێ بیگۆڕم بۆ سانتیمەتر لەسەرێ دێمە خوارێ، کە دێمە خوارێ واتە لەسەرێ یەکەکە گەورەیە لە خوارتر گچکەترە. ژمارەکە جارانی لە مابەینی مەتر و سانتیمەتر ژمارەکەی جارانی 100 دەکەم، چونکە 2 هەنگاو دێمە خوارێ یان 2 پلە دێمە خوارێ، کە هاتمە خوارێ جارانە، کە چوومە سەرێ. ئەگەر ئەمن میلی مەترم هەبوو بۆ وێنە بمەوێ دەسیمەتر، چونکە دەسیمەتر لە سەرووی میلیمەترە بە 2 پلە، کەواتە دەبی 10 میلیمەترەکەی دابەشی 100 بکەم، چونکە 10 جاران 10 دەکاتە 100، هەمووی جارانە. ئەوە کیلۆمەتر و مەتر و دەسیمەتر و سانتیمەتر و میلیمەتر. دەسیمەتریش هەروەکو کوردیەکەی واتە 10 لە چاو مەترەکەی، سانتیمەتریش لە چاو مەترەکەی واتە 100 سانتیمەتر، واتە 100 جار کەمترە، یان مەتر 100 جار زیاترە لە سانتیمەتر. هەمان ڕێسایە بۆ وێنە بۆ لیتر. لیتر لەسەرەوەیە چەند دەسیلیترە؟ 10. دەسیلیتر چەند سانتیلیترە؟ 10. سانتیلیتر چەند میلیلیترە؟ ئەویش 10. واتە لێرە لیتر یەکەکەیە، پێشکۆیەکیشی پێوە دەلکێنم دەسی، سانتی، میلی. دەسی واتە لیتر 10 جار گەورەترە لە دەسی، دەسیش 10 جار گەورەترە، و لیتر 100 جار گەورەترە لە سانتی، و لیتر 1000 جار گەورەترە لە میلی لیتر. دیسان لێرەش ئەگەر لیتری بکەمە دەسیلیتر یان بیکەمە سانتیلیتر یان بیکەمە میلیلیتر، چەند لیترم هەبی جارانی دەکەم. ئەگەر بیکەمە دەسیلیتر، لیترەکەی جارانی 10 دەکەم.
ئەگەر بیکەمە سەنتی جارانی سەدی دەکەم چونکە 10 لێرە 10 لێرە دەکا 100 10 جاراندا. ئەگەر بیکەمە میلی جارانی 1000 دەکەم. ئەگەر لە خوارش بچمە سەرێ ئەمن دەبی 10 بەش بکەم. ئەگەر لە سەرێ بێمە خوارێ جاران یان کەڕەت هەرێک شتە. لە لیتر گەورەتر کیلۆ لیتر ئەوەی ڕاستی بی بەکار نایە، جێم لێ نەبووە کیلۆ لیتر بەکار بێ، بەڵام وەکو زانست دەتوانم بڵێم کیلۆ لیتر کە کیلۆ لیترە 1000 لیترە، بەڵام بەکار نایە. کەس ناڵێ کیلۆ لیتر، کەواتە ئەو کیلۆ لیترەی لا دەبەم لێرە پێویست ناکاتن داینێم، چونکە زیاتر لیتر و دەسی لیتر و سانتی لیتر و میلی لیتر ئەگەرە من بزانم ئەوە زۆر باشە. باشیشە بزانم ئایا چ شتێک ئەو کەلوپەلانەی لە ماڵی هەمانە یان لە خوێندنگە کامەیان فراوانیەکەیان بۆ وێنە لیترەکە، کامەیان دەسی لیترەکە یان تۆزێک پەیوەندیەکان بزانم زۆر زۆر باشە. لێرە من بۆ وێنە ئەو شوشە ئاوا یان بوتڵە ئاوا 1 لیترە. 1 لەو پێوەرانە 1 دەسی لیترە، واتە 1 لەو لیترەی 10 جار وەکو ئەو پێوەرانەیە، واتە دەبی ئەمن دەم هەبی لەو جۆرەی ئەو جە دەکاتە 1 لیتر. لێرە ئەمە سێم هەیە ئەوە 3 دەسی لیتر، دیسان سێی دیم هەیە و بووە 6 دەسی لیتر. ئەگەر سێی دیشم هەبی ئەوە دەبیتە 9، کەواتە یەکی دیکە مایە ببی بە هەمویان ببنە 1 لیتر. واتە ئەگەرە من بمەوێ 1 لیترم هەبی دەبی 3 3 3 9 یەکی دیکەش لەو کە من نەمتوانی وێنەکەی بینم، بەڵام دە بەو پێوەرانە دەکاتە 1 لیتر. هەر یەک لەوانەش 1 دەسی لیترە، کاتە 3 دەسی لیتر 3 دەسی لیتر 3 دەسی لیتر لەگەڵ دەسی لیترەکی دیکەش دەکاتە 1 لیتری تەواو. ئەوە هەر هەتا بزانم لیتر چەندە فراوانیەکەی. پاشان کەوچکیان مڵاچی خواردن و کەوچکیان مڵاچی چاش هەیە کە ئەویش فراوانیەکمان پێ دەناسێنی. بۆ وێنە ئەو کەوچکی خواردن ئەوە 15 ملی لیتری دەگری. کەوچکەکی چا 5 ملی لیترە، هەتا بزانین ملی لیتر چەندە. کەوچکەکی چاکە لە ماڵێ چای پێدەخۆینەوە، فراوانیەکەی وەکو فراوانی ئەو کەوچکەیە 5 ملی لیترە. هەتا بزانین ملی لیتر چەندە و دەسی لیتر چەندە و لیتریش چەندە. کەواتە کەوچکەکی خواردن 15 ملی لیترە، کەوچکەکی چاش 5 ملی لیترە. ئەوە تۆزێک دەربارەی فراوانی لیتر و میلی لیتر و سانتی لیتر و هەروەها مەتر و دەسی مەتر و سانتی مەتر و ملی مەتر. ئێستا بینە لای بێمە لای گرام. ئەو جارەی یەکەکەم گرامە، وەکو دەبینن گرام 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 هەمووی گرام، بەڵام یەکەچیان کیلۆگرام، دوایە هێکتۆگرام، دوایە میلیگرام. کەواتە کیلۆگرام چەند هێکتۆگرامە؟ 10 هێکتۆگرامە. هێکتۆگرام چەند گرامە؟ 100 گرامە. لە مابەینیان ئەوەی ڕاستی هەبی دێکاگرام هەبوو، بەڵام چونکە زۆر بە دەگمەن بەکاردێ ئەمن نەمویست لێرە داینێم هەتا زۆر خۆمان پێی وەماندی نەکەین.
ئەوانەی کە زۆر بەکاردێن لە ژیانی ڕۆژانە هەرچەندە لە کوردستان هێکتۆ زۆر بەکار نایە، ئەوەی ڕاستیبی لە کوردستان زیاتر گرام و زۆربەی زۆرتر کیلۆگرام بەکاردێ کە دەچینە بازاڕی بۆ وێنە سێو یان پرتەقاڵ یان تەماتە یان هەرچ بکڕین زیاتر بە کیلۆگرامە، بەڵام کەس باسی گرامەکەی ناکات، تەنیا دەڵێ 1 کیلۆ سێوم کڕی، بەڵام بەخۆی 1 کیلۆگرامە کە بۆ کێش یان گرانی بەکاردێتن، چەند گرانە یان کێشەکەی چەندە. کەواتە گرام زیاتر گرام چەند ملی گرامە هەزار، 1 گرام 1000 ملی گرامە و 1 کیلۆگرامیش 1000 گرامە. ئەوە لە هەمووی گرنگترە، لەما بینی کیلۆ و گرام و ملی زۆر گرنگە. هێکتۆ ڕەنگە زۆر لە کوردستان باو نەبی، ڕەنگە زۆر گرنگی پێنەدەن، بەڵام لێرە لە وڵاتە ئەوروپیەکان و هەروەها لە ئەمریکاش هێکتۆگرام هەیە، زیاتر بۆ کڕینی ئەو شتانەی کە تۆزەک گرانە، بە تایبەتی پەنیر و هەندێک جۆرە میوە کە بە هێکتۆگرام دەکڕن یان نرخەکەی زیاتر بە هێکتۆگرامە. هەندێک کەس دەرێ هیکتۆ، هەندێک کەس دەرێ هێکتۆ، کامەت پێ خۆشبی. کاتە ئەو پێشکۆیەکانی کە دایان دەنێن لە پێش گرام، کیلۆ، هێکتۆ، میلی، زۆر دەسیگرام و ئەو شتانە زۆر بەکار نایێت. لە کیلۆگرام گەورەتر چ هەیە؟ تەن هەیە، کە تەنیش 1000 کیلۆگرامە، بەڵام ناوەکەی بە گرام ناچی، ناوەکی تایبەتی هەیە کە بووە 1000 کیلۆگرام ناوی لێ دەنێن 1 تەن، کە 1 تەن دەکاتە 1000 کیلۆگرام، 1 کیلۆگرامیش دەکاتە 10 هێکتۆگرام، 1 هێکتۆگرامیش دەکاتە 100 گرام، 1 گرامیش دەکاتە 1000 میلی گرام. واتە ئەمن ئەگەر گرامم هەبوو بۆ وێنە ئەمن 10 گرامم هەبوو، دەمەوێ بیکەمە میلی گرام، جارانی چی دەکەم؟ چونکە ئەمن لێرە دێمە خوارێ، کە هاتمە خوارێ جارانە، خۆم دەینم جارانی هەزاری دەکەم، دەبیتە 10,000 میلی گرام. ئەگەرە من 10 گرامەکەم هەبوو ئەو جارەی دەمەوێ بیکەمە هێکتۆگرام، لەما بینی هێکتۆ وە گرام چه هەیە؟ 100، کەواتە دەیەکەی دەینم دابەشی 100 دەکەم، کە دەم دابەشی 100 کرد سفرەکان لەگەڵ یەک دەڕۆن، دەبیتە سفر ژمارەی تەواو 1/10 هێکتۆگرام. چونکە چوومە سەرەوە لە خوارێ بووم، چوومە سەرێ دابەشە. ئەو جواب بزانم ئایا دەزانم کیلۆیەک چەندە؟ بۆ وێنە ئەو لیمۆیە 1 هێکتۆگرامە، یان ئەو ماندەرین یان لالنگی بزانە چی پێ دەرێن، 1 هێکتۆگرام هەروەکو 100 گرامیە، هیچ جیاوازی نییە. چ بنووسم 1 هێکتۆگرام، چ بنووسم 100 گرام، هەر یەک شتە. کەواتە ئەمن ئەگەر 10 لیمۆم هەبی دەکاتە 1 کیلۆ، چونکە 1 کیلۆ دەیکردە 10 هێکتۆ. ئەمن ئەگەر 1 هێکتۆم هەبی، 1 لیمۆ 1 هێکتۆ، ئەگەر 10 هەبی واتە 1 کیلۆگرام لیمۆم کڕیایان هەمە. هەروەها 10 لە ماندەرینیان لالنگی 10 دانە، چونکە 1 کیلۆ 1000 گرامە. ئەوە تۆزێک دەربارەی کێش و قورسایی. ئەدی کێشی خوێندکار، بۆ وێنە ئەو خوێندکارانەی کە لە پۆلی هەفتەم دەخێنن، ڕەنگە کێشەکانیان
لە 40 کیلۆگرام هەتا 50 کیلۆگرام بی بە نزیکەی. بێگومان هەیە کێشەکەی لە 40 کەمترە و هەیە زۆر لە 50 زۆرترە، بەڵام بە نزیکەی خوێندکاران ڕەنگە زۆربەی زۆریان کێشیان لە 40 هەتا 50 کیلۆگرام بی، واتە 40 41 42 45 49 هەتا 50. بەڵام وەکو گوتم بە نزیک کراوەی هەتا تۆزێک بزانین کێش واتە چ. ئێستا تەواو بووم لەو گۆڕینانە بچم بزانم چه هەیە لە لاپەڕەکەی پاشی ئەو لاپەڕەیە، لاپەڕە چاردا. لاپەڕە چاردا دەربارەی ڕاهێنانی ئاراستەکراو. لێرە لێک بدە یان دابەش بکە. لێک بدە یان دابەش بکە لە کاتی لێکدان ژمارەکە چی لێدێ؟ لە کاتی لێکدان لەگەڵ 100 ژمارەکە وەکو خۆی دەنووسمەوە، تەنیا ئەو سفرانەی سەدەکەی لە پێش ژمارەکەی دادەنێم، دەبیتە 5 9 3 7 0 0 هەتا بتوانم ئەو ژمارە بە باشی بخینمەوە. 3 ڕەنووسی یەکەم دابڕینی یەکەکان، 3 ڕەنووسی دیش دابڕینی هەزاران. ئێستا زۆر ئاسانە بیخینمەوە. 593,700. پرسیاری دوو دەتوانم زۆر باش نایبینم بە ئەو جارەی بیکوژێنمەوە و بیهینمەوە ئەو لاپەڕەیە بزانم باشتر نایبینم یان هەروە چی جارانە. وابزانم تۆزێک باشترە. ئێستا پرسیاری دوو 719 فاریزە 25 بەش لە 100 دابەشی دەتوان سێی دەکەم. ئەم دەزانم دەتوان سێ واتە 1000، بەڵام پێویست ناکە دەتوان سێەکەی بکەمە 1000. تەنیا تەماشای ئەو توانای دەکەم کە سێە و تەمەشا دەکەم کە دابەشە و دەبینم لێرە دەم هەیە. چ دەکەم؟ لێرە ڕادەوەستم لەکن ئەو فاریزەی و دەژمێرم 3 خانە، دەچم بۆ لای چەپ. لەبەر چ دەچمە لای چەپ؟ فاریزەکەی دەبەمە لای چەپ چونکە دابەشە. لە کاتی دابەش فاریزە دەچیتە لای چەپ، کەواتە بە 3 خانە، بە 3 هەنگاو. ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوەش 3 خانە. فاریزەکە دێتە لای چەپی هەفتەکە. واتە چی لێ دێ؟ ئەگەر ئەمن ژمارەکەی بنووسمەوە 719 فاریزە 25، ئەوجا فاریزەکە دێتن لێرە دادەنیشی سفریش ناچارم دانێم، فاریزەکەش لێرە لابم. ئەوەندە گچکە دەبیتەوە، بە 1000 جار گچکە دەبتەوە، وەکو ئەو سێی ئێرە بە گوێرەی ئەو ژمارە 3 ئەمن چوومە لای چەپ. فاریزەکەم بردە لای چەپ، فاریزەکە لێرە بوو، چووە لام برد، لێرە دانیشت. پرسیاری ژمارە 3 ئەو جارەی جارانم هەیە، دەتوان 5 واتە ئەو فاریزەیە کە هەمە دەچیتە لای دەستی ڕاست بە 5 خانە. دەبی بژمێرم خانەکان. ژماردنەکە هەمیشە ئەگەر بژمێرم لێرەوە دەژمێرم، ئەگەر بچمە لای ڕاست لێرەوە دەژمێرم. ئەگەر بچمە لای چەپ لە لای چەپی فاریزە دەژمێرم، ئەگەر بچمە لای ڕاست لە لای ڕاستی فاریزە دەژمێرم. کەواتە خانەکان ئەوها دەژمێرم، ئەوە 1 خانە، ئەوە 2 خانە، ئەوە 3 خانە، ئەوە 4 خانە، ئەدیکا 5 خانە.
5 خانەم نییە، مەجبورم ناچارم بە خۆم خانەکەی دروستکەم سفرەچی دانێم. ئەو جا ئێستا بیان ژمێرم 1 2 3 4 5 کەواتە فاریزەکە چی لێ دێ لێرە لا دەکەوی دێتە ئێرە واتە ژمارەکە چی لێ دێ ئەنجامی لێکدان دەبیتن چی لێ دێ ئەو های لێ دێ 6 0 9 1 2 0. ئەگەر بمەوێ بێگومان فاریزەکەی دادەنێم سفرەچیش دادەنێم بەڵام پێویست ناکە، پێویست بە فاریزە ناکە. لێرە ئەوانش تەواو بووم. وابزانم پرسیارەکانی دیکە هەمویان شیکار ناکەم، هەز دەکەم زۆر پێویست نییە کورتکراوەی یەکەی مەتری گونجاو بەکاربێنە. کورتکراوەی یەکەی مەتری گونجاو مانای چییە؟ کورتکراوەی کورتکراوە یەکەی مەتری گونجاو. درێژی پارچە کاغەزێک 28 سانتیمەترە، سانتیمەتر. درێژی لاستیکی خەت کوژێنە 3 سانتیمەترە، خۆ 3 میلیمەتریش نییە. کێشی ئۆتۆمبیلێک 2 تۆن یان تۆن 2 تەن. کورتکراوەی تەن نازام بە تەنێ ڕەنگە. فراوانی بەرداخەک 250 لیتر نییە، 250 لیتر زۆر زۆرە، کەواتە 250 سانتی لیتریش نییە، کەواتە 250 ملی لیترە. ملی لیتر ملل. ئەوە پاشان بگۆڕە. کێشی پشیلە 5 کیلۆگرام بە نزیکراوەی 5 کیلۆگرام بیکە گرام. بێگومان کە کیلۆگرامی دەکەمە گرام چ دەکەم دێمە ئێرە، کیلۆگرام دەیکەمە گرام دێمە ئێرە، لێرە دێمە ئێرە 10 جاران 100 واتە جارانی هەزاری دەکەم، جارانی هەزاری دەکەم دەبیتە 5,000. لێرە دەنووسم 5,000 کیلۆگرام 5,000 گرام. ببورن ئاڕاستە 5,000 گرام. 5,000 گرام. دووری پرسیاری نۆ دووری پێشبڕکێیەک 5,000 مەترە بە نزیکراوەی 5,000 بکە کیلۆمەتر. دیسان دەچمە لای خشتەکەم کیلۆمەتر ومەتر لە چێ بوو کیلۆمەتر و مەتر؟ لێرە مەترم هەیە دەبی بچم بیکەمە کیلۆمەتر چونکە دەچمە سەرێ دابەشی هەزاری دەکەم، چونکە دەچمە سەرەوە دابەشی هەزاری دەکەم کەواتە دەبیتە 5 کیلۆمەتر. ئەوانی دیش هەمووی دەتوانم لە خشتەکەی بگەڕێمەوە لای وێنەکان و بتوانم گۆڕانکاری بکەم. لێرە ئەمن دێمە لای ڕاهێنانی ئازاد لێک بدە. ئەوەش زۆر ئاسانە، تەنیا 3 سفرەکەی لە پێش 278 دادەنێم. ئەوەش هەر زۆر ئاسانە. بە 3 هەنگاو دەچمە لای دەستی ڕاستم، بە 3 هەنگاو لە ڕاستی فاریزە، چونکە دەچمە ڕاست لە ڕاستی فاریزە دەژمێرم، بچمە چەپ لە چەپی فاریزە دەژمێرم. کەواتە لێرە 1 هەنگاو 1 خانە 2 خانە 3م خانەم نییە، ناچارم بە خۆم داینێم ئەو جە فاریزەکەی بنووسم. کەواتە دەبیتە چ؟ دەبیتە 1 5 0 9 0 ئەگەر بمەوێ فاریزە و 0 بەڵام پێویست ناکە. لێرە دابەشی 100 واتە ئەمن چونکە دابەشە بە 2 هەنگاو چونکە 2 سفرم هەیە دەچمە لای چەپ، لە لای چەپی فاریزەوە دەژمێرم 1 هەنگاو یان 1 خانە 2 خانە فاریزەکە دێتە ئێرە دادەنیشی کەواتە ژمارەکە چی لێ دێ دەبیتە 8
فاریزە 1031 ژمارەکە بچووک دەبیتەوە. ئەو ژمارەیە پرسیاری 17 1 2 3 4 سفر واتە ئەمن لێرە فاریزەم نییە، ناچارم لێرەوە بژمێرم 1 خانە 2 خانە 3 خانە 4 خانە و 4 خانە 4 دەژمێرم ئەو جە فاریزەکەی لێرە دادەنێم ئەنجامەکەی ئەو های لێدێ 4 فاریزە 2 5 1 6. پرسیاری 15 پرسیاری 15 جارانە زۆر ئاسانە چونکە لێرە چارە واتە بە چارە هەنگاو ئەو فاریزەی دەبەمە لای دەستی ڕاست. هەنگاوەکان خانەکان دەژمێرم تەنیا 1 خانەم هەیە ناچارم بە خۆم 3 سفری زیاد کەم واتە با بنووسمەوە 7 4 0 ئەوجە 1 ئەوە 1 خانە 2 3 4 ئەو جە فاریزەکە لێرەدا دەنیشی واتە ئەگەر سفرم بووە دادەنێم بەڵام هیچ پێویست ناکە فاریزەکەی لێرە لا دەبم هیچ پێویست بەو سفر و فاریزەش ناکە ژمارەکە ئەو های لێدێ دەبیتە 741,000 و تەواو 741,000 لە 74 بووە 741,000. ئەو ژمارەیەش چی لێدێ دیسان ئەمن دەبی خانەی بە خۆم دانێم بە خۆم دروستکەم سفری دانێم فاریزەکەی ببەمە لای دەستی چەپ چونکە ژمارەکە کەم دەبیتەوە لەبەر ئەوەی دابەشە ئەگەر خانەم نەبوو دەبی دروستی کەم. ئێستا چونکە لێرە 5 واتە لێرە دەژمێرم 1 2 3 ئەوجە 2 سفری زیاد کەم 4 و 5 ئەوجە فاریزەکەی دانێم ژمارەکە چی لێدێ با بنووسمەوە 3 1 8 ناببور 3 8 1 دوای فاریزە 8 ئەوجە خانەکان بژمێرم 1 2 3 4 5 ئەوجە فاریزەکەی دانێم بێگومان دەبی سفرەکیش دانێم پاشان فاریزەکەی لێرە بسڕمەوە ژمارەکەم ئەو های لێدە کو دەیخینمەوە ئەی ئەو ژمارەیە دەیان سەدان هەزاران دە هەزاران سەد هەزاران ملیۆنان واتە دەیخینمەوە 381,008 بەش 381,008 3000 ئەوی کو بخینمەوە 3818 بەش لە 1 ملیۆن. بەڕاستی ناخۆش بوو چونکە دابڕینەکەم نەکردبوو دەبی ئەمن دابڕینی بکەم دەنا زۆر زۆر ئاسان نییە خینەوە 3818 بەش لە ملیۆن ئێستا تەواو بووم لەو پرسیارانە. بێمە لای هێمای یەکەی مەتری گونجاو بەکاربینە پانی شاشەی تەلەڤیزیۆنێک 68 ئێخۆ 68 مەتر نییە کیلۆمەتریش نییە کاتە 68 سانتیمەترە هەرچەندە بچووکیشە بەڵام 68 سانتیمەتر. درێژی منداڵک 1 سانتیمەتر نییە 1 ملیمەتر نییە 1 مەتر و نیوە. کێشی پاکەتێکی پەنیر 540 کیلۆگرام نییە 100 گرامە یان گرامەیە هەر گرامە گرام. فراوانی کەوچکێکی بچووک 2 ملی لیترە گوتمان کەوچکی چا 5 ملی لیترە 2 ملی لیتر تۆزەک بچووکە ئەوەی ڕاستی بی. بەرزی منارێک خۆ 30 کیلۆمەتر نییە هەر 30 مەترە 30 سانتیمەتریش نییە. پاشان درێژی پرسیاری 23 درێژی پێڵاوێک 25 سانتیمەترە بە نزیک کراوەیی ئەگەر بیکەمە مەتر چ دەکەم
سانتیمەتری بکەوە مەتر دابەشی سەدی دەکەم کەواتە دەبیتە 0.25. قەبارەی پاکەتێکی شیر 2 لیترە، بە نزیکراوەی 2 لیتری بکەمە ملی لیتر واتە جارانی هەزاری دەکەم دەکاتە 2000. درێژی پێنووسێک 0 ژمارەیەوە و 18 مەترە بە نزیکراوەی ئەو مەترەی کو دەکەمە سانتیمەتر جارانی سەدی دەکەم واتە دەبیتە 18. کێشی سندووقێکی مێوە 4.5 کیلۆگرامە، کیلۆگرامی کو دەکەمە گرام جارانی هەزاری دەکەم واتە 4.5 جارانی 1000. ئەمن دەبی بە 3 خانە بچمە لای دەستی ڕاست چونکە جارانە واتە 1 خانەم هەیە 2 خانە 3 خانە فاریزەکە دێت تێرە دەکا 4500 گرام. ئەو جەکێشی بار هەڵگرێک 4 تەنە، 4 تەنیش دەکاتە 4000 کیلۆگرام چونکە هەر تەنەک 1000، 4000 کیلۆگرام. لێرە هاتمە کۆتایی راپەڕە 14 دێمە کۆتایی ئەوانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بژی.